إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. سلام فايدورة لبنيوانا نمال إخوة. السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكاني لپروردگار وخاطرنا وجوانكاني وخاطر اسم عظمي خوي رحم بهمولا يكمان بكاباراني برحمة ببارينيو لقل خوي دا أن خوشي بريو وشفاي نخوشكان من بدا. اللهم آمين. آزيزان نخوش ويستان لو داري أمرودا إن شاء الله ببشتواني پروردگار باسي حوت كونا بلخزمتي جنابتانا دكين لجياني برزخ دا بو إيمان داران بو مسلمانان واتا دوم ژیان کە ژیانی دنیایەکەم و دوم ژیانی بەرزەخە ناو قەبری پێدەڵێن وەسەمی سێهەمیان ژیانی کۆتاییە ژیانی باشتیان دۆزەخیە خوا پەنامان بدا. ئازیزان و خۆشەویستان خوای پەروەردگارە فەرمێ لە قورئانی پیرۆزدا هەل جەزاء الإحسان إلا الإحسان. ئینسان مرۆڤی موسڵمان هەر مرۆڤێک هەر ئینسانێک موسڵمان بێ و غەیرە موسڵمان بێ لە دنیادا چی بوەشێنێەوە تۆ دەکاتەوە. ئێمەی موسڵمان لە دنیادا چاکە بکەین لەناو قەبردا چاکە دێتە ڕێگامان. ئەگەر چاکە نەکەین لەناو قەبردا چاکە نایەتە ڕێگامان بەڵکو کار و کرداری خۆمان دێت. ئەبێ ئینسانی موسڵمان ئاگای لێبێ لە دنیادا خەریکی چییە وە چی کۆ دەکاتەوە پێشی خۆی دەیگێرێ وە لە دوای خۆشی چی دێت. ئەبێ ئینسان ئەم دوو خاڵە ئاگای لێبێ بۆ ئەوەی کە پێشی خۆی کۆی دەکاتەوە چاکە بێت و دوای خۆشی ئەوەی کە ئەینێژێ ئەبێ چاکە بێت. ئەم دوانە بەختەوەری دنیا و قیامەتت دەست دەکەوێ و لە قەبرەکەتدا ئیسراحەت دەکەی. چونکە خوا گیانە فەرمێ ئەوانەی هەر کەسێ شتی چاکەی بوو چاکەی بۆ دێتە ڕێگا. هەر کار و کردارێک دەکەی ئەوە دێتە ڕێگا. وەسەنەزید المحسنین خوای پەروەردگارە فەرمێ چاکەکاران زیادیان بۆ دەکەین شتی چاک و باشیان بۆ زیاتر دەکەین. إن الله يحب المحسنين خوای گەورە چاکەکارانی خۆش دەوێت. ئەو کەسانەی چاکن باشن خوا خۆشیان دەوێت. لەسەر زەویدا خۆشیانی گەرەک لەناو قەبردا خۆشیانی گەرەک لە ساحەی مەحشەردا خۆشیانی گەرەک و لە قیامەتیشدا خۆشیانی گەرەکە و ڕەحمیان پێەکا لە هەموو مەوقفەکاندا. ئەگەر تەماشاشکەین إن رحمة الله قريب من المحسنين. ڕەحم و بەزەیی خوا نێزگە لەو کەسانی چاکەکارن. یارمەتی چاکەکاران دەدەن لەگەڵ چاکەکارانن. خوای گەورە ڕەحم و بەزەیی بۆ ئەمانان هێزەکترە لەوەکانی تر. خوای پەروەردگارە فەرمێ لا يضيع أجر المحسنين. چاکە و چاکەکارانی باشەکان چاکەکان خوای گەورە ضایع ناکا واتە پشتگوێی ناکا واتە لەیادی ناکا واتە ئەوەی چاکە دەکا خوای گەورە بۆی دەنووسێت. ئازیزان خۆشەویستان بڕۆینەوە بەلای پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. ژیانی پێغەمبەر هەمووی فێرمان دەکا. ئەبێ لەگەڵ مەوقفەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ڕاوەستین دانە بە دانەبزان پێغەمبەری خوا چۆن فێرمان دەکا. ئێستا ئێمە لە دوای نوێژیان ئێستا خەبەرمان بدەنێ کەسێک مردووە و نێزکی خۆمان بێ ئەبێ خۆمان کۆکەینەوە. خۆمان کۆکەینەوە بۆی مەڕاستینی ناشتن و شۆردنی و نوێژکردنی و پاشانش کە بینێژین کفن و دفنی بکەین بڕۆین بۆ قەبرستان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ڕۆیشت بەرەو قەبرستان لەگەڵ جەنازەیەکە بەڵام سێرەکە قەبرەکەی تەواو نەبووە. زۆر جار ئەمە دێتە سەر من و تۆدا. لەگەڵ جەنازەیەکە دەرەچی دوای ئەوەی کە نوێژ دەکرێ لەسەری لە مزگەوت و دەیشۆنەوە دەچین بۆ قەبرستان. لەوێ تەماشا دەکەین قەبرەکە تەواو نەبووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چووە پێشەوە بینی ئەوانەی وا قەبر دەکەن. لەسەر قەبرەکە دانش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەصحابی یاوەران بەدەوریا دانیشتن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوای دانیشتنی زۆر بێدەنگ بوو. ئەصحابی یاوەران فەرموویان چۆن تەیرێک دێت دەنیشێتەوە لەسەر شتێک کەوا جامدە مرۆڤ نییە ئینسان نییە لەسەر بردێک لەسەر دارێک کە حەرەکە ناکات
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەسحابدا ئەمەنە بێدەنگ بوون کە ئەنەما ئەمانە مرۆڤ نین تەلگەکان ئەهات ئەنیشتەوە لەبان باڵیان لەبان سەریان بێدەنگ هیچ دەنگیان لێوە نەهات لەگەڵ پێغەمبەری خوادا ئەنیشتن تەماشای ئەو قەبرەیانە کرد ئەو قەبرەی کە ئێستا بۆ ئەم برا ئازیزەیە ئێستا بۆ ئەم خۆشکە بەڕێزەیە سبەین و سەعادێکی تر بۆ منە یان بۆ تۆ یان بۆ ئەوە کە هەموومان دەچینە ئەو شوێنە ئەمە وعدی خوایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمجا پێغەمبەری خوا سێجا بانگی کرد ئەسحابی یاوەران بەدەوریا بوون سێجا ئەمەی وتەوە ئەستەعیذ بالله من عذاب القبر پەنا ئەگرم بەخوا لە عەذابی قبر پەنا ئەگرم لەخوا لە عەذابی قبر پەنا ئەگرم بەخوا لە عەذابی قبر ئەمە پێغەمبەری خوا ئەڵێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە خۆشەویستی دەڵێ ئەمە ئەو پێغەمبەرەیە گوناحی پێش و پاشی خۆش بووە ئەمە ئەو پێغەمبەرەیە هەتا حەوت طەبەقەی ئاسمان مەلایکەکان سەلامی لێ دەکەن دەیناسن ئەمە ئەو پێغەمبەرەیە خوا وعدی کردووە لەسەر ئەو زەویە ئەو خاکە ئەبێ جەسەدی مبارەکی تێک نەدا وە خۆی بمێنێتەوە ئەم پێغەمبەرەیە چی کە خوا داوای بکە دەیداتێ بەڵام لێدا پەنا دەگرێت ئازیزان خۆشەویستان چونکە قەبر زۆر مەساتە ئێمە ئەگەر دانیشتین بە وردی فکرکەینەوە کەمێ فکرمان بین بۆ قەبر و قەبرستان بۆ ژیانی بەرزەخ وەڵڵاهی تاقەتمان نییە قسە بکەین تاقەتمان نییە بژین تاقەتی ژیانمان نامێنێت بەڵام ئەوە ڕەحمی خوایە چینە قەبرستان دڵمان نەوعێکە و دەینە دنیا نەوعێکی ترە ئەبێ وریابی ئازیزان خۆشەویستان زمانی ئەمڕۆی من و تۆ مردن زۆر بووە بەڵام ئەبێ عیبرەتی زۆر بێت ئەبێ عیبرەتی زۆر بێت لەبەر ئەوەی لەگەڵ مردووە ئاچین بۆ قەبرستان هەر مردوویەکمان بن هەر خۆشەویستێکمان بن دەستێ وەرگرین لێ نەکوا هەراوەڵێ و بچین نوێژێ بکەین و بچینە قەبرستان و بینەوە وەک جاران بین ئەو کاتێکی سادەی نییە ئەگەر قەبرێکمان بینی نەمانی گۆڕی نەمانی داوچەڵەکان نەترساین جومژۆ لە نەهاتە گیانمانە وریا بە ئیمانەکەت کردە ئەگەر بچین هەر بۆی نوێژێ بکەین لەسەری و دوای نوێژەکە شتێکی سادەی و دەربچین نەخێ تەماشاکەم حەمکە موسڵمانە دەکەوێتە ڕێ بۆ نوێژێ لەسەر کەسێ بکە دای بنە ئێستا تۆی مردووی ئەم موسڵمانانە دێن لەسەر تۆ نوێژ دەکەن و تۆ دەخەنە سەر شان و تۆ دەبن بۆ قەبرستان و تۆ دەنوێژن و تۆ جێ دەێنن بە تەنیا دەمێنیتەوە لەوێدا خۆت و کار و کردارت هەموو دنیا بەدواتەوە بێ هەموو دنیا لەگەڵ تۆ بێ هەموو ژیان لەژێر دەست تۆ بێ هەموو چیت ئەوێ لەگەڵ تا بێ نازانێ مەلەکەت مەوت دەبا کە ڕۆیشتیشی لەورەدا خۆت و کار و کردارت فریات ئەگەر بکەوێ ئەگەر چاک بێ وەیە ئەزیزان خۆشەویستان نازانین چی سات و کاتێک ئەجەلمان دێ وەلەکوێ دێ وەلەکوێ دەنێژین ئەبێ ئینسان ئیماندار دەستی بەلێوەگرێت یەکێ لەوانە و قۆناغانە ئازیزان قۆناغێک لەو قۆناغانەی لە بەرزەخدا و لە قەبر و لە گۆرستاندا هەتا زندی دەبینەوە ئەمە پێڵێن بەرزەخ حەیاتی بەرزەخی پێڵێن لەو کاتێکەوە هەموو دنیا جێمان دێرێ کوڕەکە چنێ تۆی خۆشگەرەکە جێت دێرێ خێزانت چنێ لەگەڵ تابلۆ جێت دێرێ کامەی لە دنیادا زۆر خۆشەویستە چەند سانیەک لەگەڵ تا ئەمێنی ئەڕوا جێت دێرێ بە تەنیا ئەمێنی ئیسفادەی نییە هەموو دنیا بدەی کەس نامێنێ لەگەڵ تا هەموو باڕ و پولەکەت هەموو ژیانت هەموو خەسرەکەت هەمووی بدەی کەس نامێنێ لەگەڵ تا هەموو جێت دێرێ دەستور وایە ئەوانە لەبەری شاری قەبرستانە ئەوانە شاری مردووانە ئەوانە شارێکن هەمویان ڕاکێشان ئاگایان لە دنیا نەماوە ژیان دەوێت نییە ئەگەر ژیانێکت ئامادە نەکردبێ لە ناو قەبرستانە و لە ناو گۆڕی خۆتدا پێشی خۆت لەبەر ئەوەی بزانی ئەچیتە ئەوێ یەکەم لەوانە لەو مژدانە ئەگەر ئینسانی چاک و باش بی ئەگەر ئینسانێک باشی پێشەوەی بگەیتە بێ خوای گەورە موژدەی خۆشت پێدەدا پێشەوەی بگەیتە قەبرستان هەر لەو کاتێکەوە کاتی سەرمەرگە و کاتێکە کە ئینسان دەبێت کە ڕوحی جا دەبێتەوە لە دەستا گەورەترین ئازار گەورەترین امتحانە ئینسانی ئیماندار لەو کات و ساتەدا وەیە یەکێ لەو قۆناغانە دەفەرمێ یا ئەیەتها النەفس الطەیبە یا ئەیەتها النەفس الطەیبە فەرمێت اخرجي إلى مغفرة من الله ورضوان كاتم ملك الموت ديت دانشي بدرت ودوتها عاكسه قال سلمك عموما ضلين فلان كسا لسلم قالشي دانشي او ملك الموت او انسان او مروبه مناديني كاتا قيا حالتي خوي كاتي خوي من تناديني شو كبدو يا ملائكه دانشتوها
ئەو مەلایکەی خوای گەورە ئەمری پێ کردووە کفنەکەی پێدی لای سەری ڕاوەستاوە و دانیشتووە هەتا چاو بڕکا مەلایکە دانیشتووە کفنیان بۆ تێناوە بەرگیان پێ تێناوە پێشەوەی ئێمەی مرۆڤ کە بەرگ بکەینە بەری تۆ ئەوان بەرگەکەنە بەرت کفنت دەکەن ئاوگیانە خوای گەورەدایە پێیان ئەگەر بەهشتی بێ ئەو کفنە و ئەو قماشەت بەهشتیە و لە باشتۆێ نایەنە مەلایکە لە لای سەرت ڕدانیشتووە تا چاو بڕکا مەلایکەیە ئێمە نابینین چونکە چرێ ئێمە هاوار دەکەی بابە گیان دادە گیان برای گیان خوشکە گیان بەڵام تۆ ئاگات لە ئێمە نییە ئەو ئینسانە لە بانجی ئاگای لە ئێمە نییە چونکە چاوی بە مەلایکە دەکەوێت ئەو کاتە ئەولیان و پیاوچاکان زۆر جار ئەبینی و لە قیسەیاندا لە مردنیاندا دەڵێن ئەمڕۆ میێوانم دێ ئەمڕۆ میێوانێکی خەڵکێکی چاکم بۆ دێ ماڵەکەم ڕێخەن میێوانی ئازیزم دێ میێوانی خوام دێ ئەو میێوانانەی خوا ناردوێتی کفنیان پێیە کفنی باشتیە ئەو کاتە پێ دەڵێن ئارام بە لەسەر خۆ بە مەترسە ئەم کفنەمان هێناوە ئەزیێتت نادەین پێ دەڵێن ئەی نەفسی پاک ئەی نەفسی پاک وەرە دەرەوە وەرە بۆ لای ڕەحمەت و مەغفیرەتی خواگیان ئەی نەفسە جوانەکە وەرە خواگیان داوات دەکا ئەگەر نەفسێ خوا داوای لێ بکات دەربچێ لە جەستەیەک لە جەستەیەکی من و تۆ ئەبێت چۆن شەقەی ماڵی لێدەڕوا لە ڕوح بەدەجانمانە نامێنێ چونکە خوای پەروەردگار جەلە جەلالەهو بانگی لێ دەکات ئەو دراوەتە من و تۆ ئامانەتە ڕوحەی لای من ئەم ڕوحەی لای تۆ ئامانەتە هەمومان خاوەنی ڕوحی خۆمان نین خاوەنی جەستەی خۆمان نین چونکە ئەو کاتە دەگەڕێینەوە خواگیان داوای کرد ئەو کاتە و ڕوحە جێمان دێرێ جەستەمان سار دەبێتەوە زەر دەبێتەوە ئەو کاتە حەرەکەی تیا نامێنێ ئەو کاتە خەڵک ئەبێ هەڵمانگرێ ئەو کاتە خەڵک ئەبێ حەسابمان بۆ بکا بڵێ فڵان کەس مردووە ئەبێ جەستەکەی شۆرینەوە ڕوح لە جەستەیان نەماوە بۆیە پێی دەڵێ ئەی نەفسی پاک وەرە بۆ لای ڕەحمەت و مێهرەبانی خواگیان ئەمە ئەو مەلایکە پێی دەڵێ کفنی هێناوە کاتێک کفنەکەی پێ دەوەسێتەوە وەلەگەڵ ئەوەشدا دەفەرمێن پێی خوای پەروەردگار بۆمان دەگێڕێتەوە تتنزل عليهم الملائكة دەبەزێ مەلایکە هەتا چاو بڕکا نەک هەتا غورفەکە گەورە بێ هەتا چاو بڕکا مەلایکە بە دەوریا دانیشێ ئەم مرۆڤە بە دەوریا دانیشن بەڵام پێی دەڵێن ئەی فڵان کەس کاتێ هاتوون پەیامیان پێ خوای گەورە بەیانی پێداون پێیان دەڵێ ئەلا تەخافوا وەلا تەحزەنوا مەترسە هیچ غەمبار مەبە نەبترسی و نەغەمبار بە وأبشروا بالجنة مجدد ليه بيتو بهشتي هل الدنيا دا جعل نفسي رانك يشراوة بيدلين مجدد ليه تو بهشتي ويمرو بكاتي علامات حسن الخاتمين للمزدبين عرق دكا أبيني دمشاي قشيدي ببيكنينو دقرية شنك مجديكي بيدراوة چەنەها ساڵە چاوەڕێتی خوا موژدەی پێبدا ئێستا پێی درا بەلەوەی دەرچێ لە دنیادا پێی دەڵێن تۆ بەهشتیت مەترسە خەمبار مەبە نەڵێی مناڵەکەم جێرم نەڵێی خێزانم نەڵێی مناڵەکانم وردە خوای گیان ئاگای لێ هەمووی گەورە دەکا هەمووی ڕزق و ڕۆزی دەدا گرنگەوەی تۆ ئێستا خۆلێت ڕازیە ئەم مرۆڤ بەش یەکسەر تەسلیم دەبێ تەسلیمی خوای گیان دەبێ ئەو بەیانەی کە مەلایکەکان هێناوێن تسليمي لمن وتسليم ملائكان دبي ملائكانش أو كاتا روحي مباركي لكننا وكفنيكي باشتي وأمجا برزبنا واسمان ودرونا ولا يفاجان جل جلاله أمجا فاكر وقال فرميه وأبشروا بالجنة التي كنتم توعدون وعد راه بيدان أو شاكر براشبك باشتي أو تالا الدنيا دا بيدر دوته لو دنيا دا بيدر دوته ولا الدنيا دا في دلين ويبقى وشاكان فرميانا أو مجدعنا للسلام دا وبوبا ورداران بس بو إيمان داران كمجدعي خوش دادري للسلام دا في دلين وناقي يكم أمي هذه لأنه خوش ريستان وكوناقي دوام كإنسان إيمان دار وبرادار كاتي ديبن وأسمان هذه لأنه خوش ريستان همور روح إلى أسمان استقبال ناكره همون روحي لآسمان پێشوازی لێ ناکرێت هەموو ڕوحی ئەم ڕێزەی لێ ناگرێت خوانێک ئەخوا بەراماندا ئەگەر ڕوحێکی لە خوا نەناسێت دوور لە خوا بێت
ئەو مەلایکانە کاتێ دێن بۆ لای ئەم مرۆڤە چاوی ئەبلەقە بێ چونکە ئەو مەلایکانەی بینیوە تا ئێستاکە مەلایکەی وای نەبینیوە شتی وای نەبینیوە موژدەی خێر لەدەم چاوێ نانیێ هەتا چاو بورکا مەلایکەکان هەموویان تەماشایان کا لە ترسا خەریکە ڕوحی دەرەچێ پێشەوەی ڕوحی کێشن کفنێکیان پێیە ئەم کفنە جارێ هەر بۆنی ئینسانی زعاجەکە نەک ئێمە ئەوانەی کە دەمرن بێدارن لە کفنەکە چونکە کفنی دۆزەخیە خوا پەنامان بدە دەزانێ کار و کرداری خۆی چۆنە مرۆڤە دەزانێ ئەم کەسە چەندێ خراپە بۆیە ئەو کاتە پێی دەڵێن ئەی نەفسی خراپ ئەی نەفسی پیس وەرە وەرە بۆلای خوای پەروەردگار کەوا تووڕەت کردو وەرە بۆلای پەروەردگار کەوا ئەو پەروەردگاری کەوا عاسی بوویەی کەوا بەخسەت ناکرد ئەو خوایەی کەوا لەسەر دنیادا خۆت بە فیرعەون دەزانی ئێستا کاتێکی ئەو کاتە ڕوحت دەکەنە ناوە کوفر دەبەن بەڵام ئەم ئینسانە مرۆڤە جیاوازێکی کرد نەوێکی کرد عەزیزان خۆشەویستان کاتێ دەبن بۆ ئاسمان ڕوحی ئیماندار لەگەڵ ڕوحی کافردا زۆر جیاوازە ڕوحی ئیماندار دەیبن دەرگا بە دەرگا پێشوازی لێ دەکرێت چونکە بۆنی کفنەکە عەلامەتێکەوە بەهشتیە پێی دەڵێن ئەدەن لە دەرگا مەلایکەکان ڕوحی ئیمانداری ڕاستەقینە و موسڵمانی ڕاستەقینە دەرگاکان یەک دەکرێتەوە و پێشوازی لێ دەکەن وەژە سەلامی خوا لەم ڕوحە پاکە بێ سەلامی خوا لەم ڕوحە بێ کە خوا لێ ڕازیە دەچێتەوە بۆ لای پەروەردگار ئێمەش لەسەر دنیادا عەزیزان و خۆشەویستان خەریک جەستەین خەریک ڕوحین دەی ئاوەکەی بۆ گەرم کرد دەی بابی شوێنەوە دەی کاممان لەسەری نوێژ دەکا دەی کاممان ئەچی لەسەری دوو قسەی کرد دەکەین ئەم موقفانە بێنە فکرتان عەزیزان لە کاتی مردندا ئەبێ زۆر بێدەنگین ئەبێ شارێکی چۆن ئەڵێ زۆر شارێکی قەبرستانی بێ نەک لە کاتی نوێژدا هەر دڵمان نەبڕێ لە دنیا لە کاتی نوێژەکانماندا وریابین مردن ئەوە شتێکە و مەحاڵە هەموومان تووشی دەین و دەڕۆین باشە نەبین بۆ قەبرستان لە قەبرستان گۆڕین خواخوامان نەبێ لە کۆڵ بێتەوە ئەو کاتە بڵێین خواخوامان نەبێ منافەسەی دنیامان بێ عەزیزان و خۆشەویستان قەبر و قەبرستان و نوێژکردنی مردوو منافەسەی دنیایی تیان نییە ئەمە شتێکە منافەسەی دنیایی ناوێ ئەمە شتێکە خوایی دەوێ خوایی ئەگەر تۆ هەموو دنیا بنێتە قەور نیەتت خوا نەبێ خواوەنت لێوە ناگرێ ئەگەر تۆ لەسەر هەموو دنیا نوێژکەی خواوەت لێوە ناگرێ نیەتت خوا نەبێ کاتێ نوێژ دەکەی دە سنگی خۆت پاکەیتەوە خوای جان لەسەر مردووێت ئەم برای عەزیزە ئەم خوشکە بەڕێزە لەگەڵ منا بوو چەند ساڵ ئەو تا مرد من شوا دەڕم و دەگەڕێمەوە ئەبێ لەگەڵ خۆمان مراجعێ بکەم چیم کردووە هەتا کەی ئێمە گوناح و تاوان بکەین هەتا کەی بڕۆین هەتا کەی فکرکەینەوە لە خۆمان هەتا کەی خەریک تاوان بین هەتا کەی خراپەکار بین هەتا کەی لەگەڵ خراپەکارانە بین عەزیزان مردنە مەمان پێ ئەڵێ ئەبێ پەشیمانەوە بین کاتە دەچێتە حەوتەبەقەی ئاسمان خواگیان دەرگا بە دەرگا مەلایکان دەیبن ڕوحی ئیماندار و باشانش سلامی لێکەن و ئاسمان بە ئاسمان مەلایکان و باشان دەگەڕێتەوە خوای گەورە فەرمێ مەلایکەکانی ئەو شاید بن بۆ ناوی دووەم موژدەی خۆش بۆ ڕوحی ئیماندار و موسڵمان شاید بن مەلایکەکان ئەم پیاوە ئەم مرۆڤە ئەم ئینسانە ئەم ئافرەتە ئەوە من ناوم تۆمار کرد لەوەی کەوا لە کتابی علیین خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ کەلا ئین کتاب الأبرار لفی علیین وما أدراك ما علیون کتاب مرقوم یشهده المقربون خوای پە علیین ئەو کەسان ناوی تۆمار کەن ئەم مرۆڤە ئەم بەندەیە لەو کەسانەی کە خوا ڕێزی لێناون لە ناوە هەرە بەرزەکانە لە ناوە هەرە چاکەکانە بەڵام بیگەڕنەوە بەناو قەبرەکەی خۆی چونکە وعدم داوە واجان ئەڵێ وعد دراوە هەر مرۆڤێ لە خۆڵ دروست کراوە بێ بڕاتەوە بەڵام خوا بەناماندا ئەگەر کەسێک کافر بێت ئەگەر کەسێ ئیماندار نەبێت ئەگەر کەسێ لە عسیانی خوا بێت ئەگەر کەسێ خوای نەناسی بێ قڕ بەسەرە و کەسەی کە نوێژ ناکا بەس لە کاتی جەنازەدا نوێژی لەسەر دەکرێت نەکبەتی و قڕ بەسەریە بوو ئەگەر چی ڕوویەکی بێ لای خوا بێژێ کەسێک کەسی وایە ماڵی خوا نابینێ ئیلا بە مردووی نەبێت قڕ بەسەری بۆ ئەو کەسە نەکبەتی بۆ ئەو کەسە
کە نوێژ ناکە خوا ناناسێ، خوا نازانێ جەل جەلالو ئیلا بە مردووی دێنن نوێژی لەسەر بکەین. ئەو کاتەش لەبەر عەیبە نەبێ، لەبەر کەس و کارەکەی نەبێ، حەقە نوێژی لەسەر نەکرێت. چونکە خوای نەناسیوە، بەخوا نوێژەکەی ئێمەش سوودی نینێ ئازیزان و خۆشەویستان. نوێژەکە ئەگەر هەموو دنیا نوێژ کا لەسەری، لە خاتەم هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، لە ئادەم هەتا پێغەمبەر نوێژ کا لەسەری هەمووی، نوێژ نەکرد ئەو بۆنەی ساڵی پێ ناگەێنێ. ئازیزان و خۆشەویستان، ئەمە بدەنێ گوێ ئەوانی وا نوێژ ناکەن، بەوە نییە خەڵک زۆر بکەوێتە دوای، بەوە نییە هەموو دنیا لە دوای بێت. نەبەخوا ئەگەر بچین بۆ قەبرستانیش هەشتێکی دنیایی ئەوانە ئاخێرمانش ناگاتەوەیە، وەک ئاخیرەت نە، چونکە حاڵەتیان جیاوازە. ئەچینە قەبرستانیش بەخوا کام مامەساڵی زۆر بەڕێزە لای خوا، نەک لای ئێمە، کام شەخص لای خوا زۆر بەڕێزە، ئەگەر لەسەری هەرچی بخوێنێ هیچ ئیسفادەی پێ نابێت. ئەگەر وریابین ئازیزان و خۆشەویستان، چونکە کردەوەی خۆت لێدا حەساوە. کافر کاکە ڕوحی دەچێتە ئاسمانی یەکەم، لە ئاسمانی یەکەم دەرگای مۆناکەم کە بۆنی دێ، مەلایکان دەڵێن ئەم بۆنە ناخۆشە کێیە کە خوا غەزەبی لێکردووە، ئەم بەندەیە کێیە خوا لێی تووڕێیە، ئەم بەندەیە کێیە خوای گەورە بە عسیانی خوا لە دنیادا ژیاوە. ئێژە بیگەڕێنەوە بەناو قەبر، خوای گەورە مۆڵەت نادا دەرگاکانی پێت، هە لە ئاسمان و فڕی دەدەنە خوارەوە، هە لە ئاسمانەوە یەکەم ئاسمانی دنیا پێغەمبەری خوا فەرمێ فڕی دەدەن بەناو قەبرەکەی، ڕوحەکەی هیچ ئیحتیمامی پێ نادەن. ئەو کات دێتە ناو ڕوحەکەی، دێتە ناو قەبرەکەی، ئێمە دەگەڕێینەوە، ئێمە نامێنین. ئەمجا دوایەوە مەلایکەکان دێن، کۆناوی سێهەم لێرەدا ڕادەوەستین بۆ ئێوە هیدات نەکەین دەورەوە ئینشاءالله. لەوتاری داهاتوودا خوای بەڕەحەم بە مەلایەکمان بکە، عەقیبەت خێرمان بکە. یا ربی خوای کۆتاییمان بەخێر بگێڕی، ڕۆژێ بمان بەیتەوە لێمان ڕازی بی. یا الله